ئەو ڕێژەی بە شێوەیەکی سەرەتایی بۆ تاقیکردنەوەی ڤاکسینەکە دیاریمان کردوون 20 کەسن. پێش پرۆسەی تاقیکردنەوەکە پشکنینی تەواوەتی دڵنیاییان بۆ دەکرێت، پاشان بە ڤاکسینەکە دەکوترێن و لەژێر چاودێریدا دەبن تا دڵنیا دەبینەوە لە ئەنجامەکانی. ئەو پرۆسەیەش چاوەڕوان دەکرێت کاتێکی کەمی پێ بچێت. بەپێی دەرەنجامی راپۆرتە پزیشکیەکە، ڤاکسینێکی زۆر باشە و جێگای متمانەیە. هەروەک پێشتر ڕامانگەیاندبوو، ئەم ڤاکسینە زۆر سوودبەخشە و سەرکەوتووترینە تا ئێستا لە جیهان. ئێستا کاتی تاقیکردنەوەیەتی بەکردارە. لانیکەم هەمانگیمان لەگەڵ 6 لە بەناوبانگترین تاقیگا پزیشکەکانی جیهان هەیە. ئێمە پەیوەند نابین بە تاقیگا یاخود تەکنۆلۆژیای تاکە وڵاتێک. لەگەڵ هەمووان لە پەیوەندی دەبین. کامیان باشتر و کاریگەرتر بێت سوودی لێوەردەگرین. Van a descansar para observar que no haya ninguna contingencia, fundamentalmente alergias, ¿no? Lo que se espera en ese periodo tan corto, que los que tienen que tomar los datos se habitúen. Lo que tenemos del reporte de esta vacuna es que es bastante segura, ¿no? Como les decía yo hace un momento, es una vacuna que tiene ya decenas de miles de dosis aplicadas en el mundo sin efectos adversos. Lo que ahora